سڵتانە ببینێڕای 1964 من بەردەوام بم لەم بەرنامە تایبەتانە لەم ڕووماڵانەی شەڕیرەوان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێراندا تا دێت هەندێک نهێنی هێرشکردنە سەر ئێران و ئەو شەڕی کە لە نێوانیاندا هەیە ینی ئاشکرا دەبێت لەلایەکی ترەوە موشک تێگرتنی ئێران بە ئامانجەکانی بەتایبەت بن کە سەربازەکانی ئەمریکا لە خەلیج و لە ناوچەکە هەر بەردەوامی هەیە و تاوەکو دێت ئەو کەسە پلە باڵایانەی ئێران کە بەهۆی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکاوە کوژراون ئاشکرا دەبن کۆمەڵێک نهێنی دیکە لە بەکارێنانی چەکی جۆراوجۆر و فڕۆکەی جۆراوجۆر کە لە شەڕەکەدا بەکارێراون وا وردە خەریکە ئاشکرا دەبێت من هەوڵەدەم باسی ئەو نهێنیانە بکەم و باسی کۆی پرۆسەی شەڕەکە کە تاوەکو ێستا بەردەوامیە لەگەڵ عەقیل سەلامە سەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی جناب یاقیت بەخێر بێتەوە دیارە لە دوایین پەرسەندنەکاندا لەم ئێوارەوە ئێران ئەوەی ئاشکرا کرد دەڵێت کەشتی زەبەلاحی فڕۆکاڵگری ئەبراهەم لینکۆڵن بە سێ موشکی بە 4 موشکی بالیستی کراوەتە ئامانج لایەکی ترەوە ئەمریکا یەکسەر وەڵامی دایەوە دەڵێت هەر نزیکیشی نەبێتەوە بەلایشی دانە ڕۆیشتەوە بڕوا بە گێڕانەوەی کامیان بکەین لێرە بە 4 موشک بۆ ئەبراهەم لینکۆڵن یعنی ناگا پێی ئەمریکا لەم ناوەڕاستەیە ڕاستەکاتن چونکە ئەبراهەم لینکۆڵن سێ جۆر بەرگری هەیە مەجال بەوە نادا 4 موشک بگاتن پێی ئەگەر بیەوە ئێران لە ئەبراهەم لینکۆڵن بدا لە کاتێک کە فڕۆکەکانی نیشت بێتەوە لە بانی بەلای کەمەوە پێویستی بە 20 موشک هەیە بە یەکجا بۆی تێبگرێتن بە 4 موشک مستەحیلە بگاتە ئەبراهەم لینکۆڵن لەبەرەوە لە ڕێگا هەمووی ئەتەقێتەوە و ئیخەنە خوارەوە ناگاتن هیچ موشکێ نەچووە بەرەوڕی ئەم ناگا پێی تۆ ئستوڵێکی بەحری کاملت هەیە تۆ مودەمیرەت هەیە فڕقاڵات هەیە پەڕادت هەیە هەمووی لە دەوروبەری ئەبراهەم لینکۆڵن مانە هەمووی بەرگری لێ کاتن ناهێڵە بگاتن بە حاملەی تایراتەکە ئەیتەقێنەوە پێشەوەی بگاتن زۆر باشە هەر ئەمێوارە بەرپرسێکی ئەمریکی ئەوەی ئاشکرا کرد لە ئەم شەڕەدا لە کاتی هێرشەکانە فڕۆکەی بیت و سپێر بەشداری پێکراوە هێنراوەتە مەیدانەوە کامە پێشتر یعنی ئاشکرارە بوو کە بیت و سپێر دوای ئەوەی کە لە شەڕی 12 ڕۆژە بەکارێنرا بۆ تەقانەوەی بنکاتۆمیەکانی تر دەنگی نەما بۆچی ئەم فڕۆکەیە هێنرایە ناوەم شەڕەوە تۆ ئەو شوێنانی کە بڵین قیادەی ئێرانی لێبوو بیت و سپیرت ئەو بۆمبانی کە هەڵیەگرێتن لە جۆری GBU 57 ئەوە ئەتوانێتن بگاتە ئەو شوێنانە کە وێرانی بکاتن لە بن زەوی چەندێک لە قولی بێتن ینی کۆبوونەوەکەیان کرد بێتن لەبەرەوە بەکاری هێناوە بۆ لێدانی ئەوان لە هەمان کاتیشە بڵین ڕاپتەر F-22 ڕاپتەر ئەویش بەشدار بووە دەرکەوت کە بەشدار ببوو لە یەکەم لێدانی بەسەر ئێرانە دەمانەوانی جۆرە موشکێکیان هەیە پێوترێ خارق ینی سەبی کۆنکریت ئەگەر تاکو 6 مەتریش بێتن ئەتوانێتن کونیکە و داغانی کاتن دەمانەوە شاتیما دەکاتە سەر قووەتی لێدانی و قووەتی تەقینەوەی بۆیە ئەمانەی بەکارهێنا بۆی بتوانێت ئەمە خۆی لە کۆبوونەوەکەی ئەگەر بزانی 20 دقە لە نێوان لێدانەکە و کۆبوونەوەکەی هەبوو یەکسەر بەکاری هێنا و لێیدا و هەمویانی لەناو برد زۆر باشە یەکێکی تر لەوەی کە مەسەڵەن ئاشکرا بووە ئەمریکا جۆرە چەکێکی بەکارهێناوە کە ئیلهامەکەی لە خودی ئێران خۆیەوە وەرگرتەوە هیچ درۆنی خۆکوژیە هاوشێوەی درۆنی شاهدی ئێرانی بۆچی درۆنی خۆکوژی بەکارێنا جاران درۆنی بەکارێنا کارەکەی پێکرد و دەیگەڕانەوە بەڵام لەم شەڕەدا درۆنی خۆکوژی بەکارێنەوە پەیوەندی بە یعنی تێچوونی شەڕەوە نییە کە کولفەکەی کەمتر بکات بەڵێ پەیوەندی بەوە هەیە کە کولفەکەی کەم بکاتەوە لە سەریان وەل هەمان کاتە ئەمریکا زۆر دواکەوتو بوو لە درۆنی خۆکوژی بەڵام تەجروبەیەکی وەرگرت کاتێککە تۆ هەر جەنگێ لە شوێنێکە بێت تۆ متابعی بکەیت و بیخێنیتەوە ئەم شاهد 136 کاتێکە درا بە رووسیا زۆر دەورێکی سەرەکی هەبوو دژی ئۆکرانیەوە دژی ناتۆ ینی بڵین کە لێنانە ڕاوێژکارەکان هاوکاری ئۆکرانیا ئەکەن لەبەرەوە کەوتە دروستکردنی ئەمە تقریبا نێزیکەی 8 مانگێک زیاترە 8 مانگە بێتن کەوتە دروستکردنی و بەکارهێنانی چونکە پێویستی پێیەتی خەرجی کەمە تۆ لە چۆ درۆنێ بەکاربیێنی وای 20,000 دلار بێتن یا موشکێ بەکاربیێنی لە ملیۆن دلار بەبانەوە لەبەر ئەوە خەرجیەکان کەم بڵێ ئیشی خۆشی کردووە ئیشی خۆشیە کاتن بڵێ ئەتوانی تۆ تەشویشەکەیتە سەری درۆنەکە بە ئاسانی ئەگاتە شوێنی دیاریکراوی خۆی لە ناوێدات زۆر باشە باجارێکی تر بێمەوە سەر تەوقیتی
دروستبوونی شەڕەکە. ڕۆژنامەی وەڵستری جۆرناڵ دەڵێت بەشێکی ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بڕیاریاندا بەم زوویە شەڕەکە هەڵگیرسێنن و پەلاماری ئێران بدەن پەیوەندی بەوە هەبووەکە موشکی سیستەمی بەرگری پاتریۆت و ساد داوێتی لە کەمیهی ئەمریکاوە لەلایەکی ترەوە هی ئیسرائیل ئارۆسێ بە هەمان شێوە ئەگەر شەڕەکە دواکەوتایە ڕەنگە پەنایان بدایەتە بەر مەغزون یاخود یەدەکی ئەو موشەکانەی کە لە زەریای ئارام هەیە ئەمە تا چەند ڕێیتێچێ بەڵێ ڕێیتی ئەشێتن تۆ لەبیرت نەچێتن ینی بە نسبەتی پاتریۆتەوە تۆ نۆ مەنزومەت داوە بە ئۆکرانیا ئۆکرانیا چەندێ ئەم موشەکانە بەکاردێنێتن بە نسبەتی تادەوەش ساڵانە 600 داناگەر دروست بکاتن تۆ لە شەڕی 12 180 دانت لی بەکارهێنا لەو موشەکانە لەبەرەوە ئەو موشەکانەی ئێران ئەگەر بڕواتن تۆ ئەم مەنزومانە بەو شێوازە بەکاربێنیتن ئەدا لە کەمی و ئەگاتە ڕادێ ئیتر ناتوانانی بەرگری لە خۆت بکەیت ناتوانانی بەرگری لە ئیسرائیلیش بکەیتن لەبەر ئەوە هێنایەنە پێشەوە بۆ ئەوەی کۆتایی پێبەوە لە هەمان کاتیشە من بەجا نابتم وتووە هەر شەڕێ دەست پێ بکاتن باشترین کات کە هەڵە بژێری کاتی بەهارە بێتن بەرەو بەهارە ڕووی نە لە هاوین چ لەی هاوینە نە لە زستانە ئەمانەش تەسیری هەیە بۆ هەموو شەڕێکە باش پەیوەندیەکی تریشی بەوە نەبووە کە ئێران زۆر خێرایە لە موشک دروستکردنا ئێران زۆر خێرایە لە موشک دروستکردنە و تایبەتی چین زۆر هاوکاری کرد هەتاکو کۆریا ینی کە ئێمە باسمان کرد بڵین جۆری موشکی BM25 ئەمە هینە سۆماریشی کۆریایە سۆمار هەر تۆماهۆکە ینی بڵین سەواریخ جەوالە لەو موشەکە زیرەکانەیە کە لە نزمی ئەفرەتن ئەڕوە پێشەوەی ئەمە بگاتە ئەو مستەوایە زۆرە لە ناویداوە دەستی بە شەڕەکە کرد و پێشی خست دوای نەخست ئەوەیە هۆیەکانی زۆر باشە وەڵا لەسەر ئەوەی کە زیانەکان ئێران دەڵێت 560 سەربازی ئەمریکی لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا کوژراون و بریندار بوون لایەکترەوە ئەمریکاڵێ سێ سەربازمان کوژراوە پێنجیشمان بریندارە یعنی ژمارەکە بە 550 ئەوەنە کەس فەرقی هەیە بڕوا بە کامیان بکەین ڕێتێکی ئەوەنە سەربازی ئەمریکی زۆر فەرقی هەیە ناتوانانی بڕوا بە هەردوو لا بکەیت چونکە هەردوو لە کاتی شەڕە ژمارەی ڕاستی کوشتار و بریندارت ناداتێ بەڵام جیاوازیەکە زۆر زۆرە ینی تۆ لە پێنجەوە بڕۆی بۆ لە سێ کوشتارەوە بڕۆی بۆ 500 ینی بە کۆی گشتی هەمووی 5 کەسن ئەچی بەرەو 500 ژماری 500 ڕقەمەکە خەیاڵیە ئەم شتە نابێتن دوای ئەوە تۆ ئەگەر باشە بێ بزانی ئەمە لە سەرباز لەم ناوچەیە نییە ینی ئەمریکا لە هەموو قاعیدەکانی خۆی سەربازەکانی کشاندەوە بۆ ئەوەی زەرەری بەشەری کەم بێتن کوشتاری ژیانی کەم بێتن واتە ئەم ژمارەیە ینی خەیاڵیە زۆر مبالغەی تێ هەر مبالغەنە هەر خەیاڵی ئەم ژمارەیە قەت شتی ئەمریکا وەرەگەڕێتن هەرا ملەتی ئەمریکا هەڵاسێتن ئەوەنە کوشتاری لێ بڕاتن لەمەوەی 24 ساعتە نابێتن زۆر باش لەسەر تێچوو شەڕەکە ئیسرائیل پێش دەستپێکی شەڕەکە وتی ئێمە مەزەندە دەکەین ئەم شەڕی لەگەڵ ئێرانە 10 ملیار دۆلار کولفەکەی بێت لە کاتێکە شەڕی 12 ڕۆژەش 20 ملیار دۆلاری تێچوو کولفەیە و شەڕە باشە ئەم ژمارانە زۆر فەلەکین زۆر خەیاڵین ینی هەر بەڕاستی ئەوەنەی تێچێتەوە بەڵێ تێشێتن هۆکارەکە ئەو کارەکانی تۆ ئەسە مەسەن بۆ نمونە فڕۆکەی بیت و سپیرت بەکاردێنی تەکلیفی چەندێکە کە ئەڕواو دێتەوە لەم کەش و هەوایە بۆ یەکەی بایی چەندێکە دوایەوە تۆ موشک بەکاردێنی ئەو موشەکانی کە بەکاری دێنن لە 1.5 ملیۆن دەست پێکات تاکو 25 ملیۆن دۆلار یەک دانەی تۆ ئێستا بەلای کەمەوە 100 موشکتی ئەگریتن هەر بڵین لە 25 ملیۆن دۆلاری لەبەرەوە ڕاستە تەکلیفەکەی زۆر زۆرەکاتن جگەلەوە تۆ زەرارەکانیش دەگەر حیساب بکەیت زیاتری تێچێ بڵێ سەبارەت بە دیسانەوە دێمە سەرەوەی کە کوژرانی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئیسرائیل دەڵێت جۆرە زیرەکیەکی دەستکردیان بەکارێناوە کە ناوی کلۆدە یعنی خۆی شانەکانی لە ناو خۆیان ڕێکە خاتەوە هەموو زانیاریەکان پێویستی بە کەس نییە شوێنەکان دەستنیشان دەکات یعنی ئەمە ئەدگەیەنێ بەوەی کە ئەم شەڕە ڕەنگە بەس شەڕی کەشتی فڕۆکاڵگر و فڕۆکە و موشک نەبێت زانیاری یعنی دەستکرد و زیرەکیش ڕۆڵێکی باڵای هەبێت وایە؟ تاکید وایە ئێمە باسیمان کردووە کە تەکنۆلۆژیا کەس ناگاپی بە ئەمریکا لە تکنۆلۆژیایە تکنۆلۆژیا دەورێکی سەرەکی هەیە لە شەڕە ئەتوانی شەڕ بۆەوە بەریتەوە دەیانی هەتاکو ئێستا کە باسی ئایەکەیت
یعنی ئەو وێنانەی کە هینیشیان دەرکردی خامنەی ئەوانە وێنانە هەمووی دەستکردە، یعنی ئایا هیچی ڕاستی نییە. بەڵێ ئەم جۆرە ئەتوانێت هەموو زانیاریەکان کۆ بکاتەوە لە کۆتاییە شتێکت پێ بداتن کە پێت بڵێ لێرەیە. باش ئەوە ڕاستە، ئەوە لە تەکنۆلۆژیایە ئێستا بەڵێ هەیە. با بەتابەت بۆ ئیسرائیل کاک سەلامەڵێ نزبەکەش تەنانەت دیارریەکە ئەڵێ بۆ نمونە لە 1990 لەوێ باڵێ پێتەڵێ لە سەتا ئەوەنە لێوێنانەیە هەمووی خۆی فەرزیەکاتن هەموو تڕێتیەچە کە بۆ دیاریکرا بە شوێنی ڕابێت جگەلەوە نیزامی تریشێ ئێمە هێشتا نایزانین. شەرت نییە تۆ بزانی ئەو لەکوێیە، ڕەنگە هەر بە دەنگەکەی وەریگری لە ئاسمان زانیت کە بزانی لەکوێیە. زۆر شتێ ئێمە نایزانین جارێ و دەرنەچووە تکنۆلۆژیا. وەڵام من بۆ خۆمەوە سەرنجی ڕاکێش هام، یعنی تەنانەت ڕەنگە 3 شوێنت بۆ دەستی شام بکات بە نسبەی جیاواز، بەڵام ڕەنگە ئەو لە هەر 3 شوێنەکە بدات و هەرپێوە بێت لە هەر 3 شوێنەکە ئەداتن. ئەگەر پێت بڵێ لێرەیە لە 95 96 98 بۆ نمونە، ئەو کاتە تۆ چێکە ئیسرائیل چێکە ئەمریکا چێکە یەکسەر ئەو 3 شوێنە ئامانجێکا و لێداتن. دڵنیا بە لە شوێنێکی هەر دەرەچێت لەو 3 شوێنە. ئیسرائیلی جەناب تەزانیانی لە بەرنامەکانی ترا باس کردووە کە لە زیرەکی دەستکرد و ئەوانەیە 500 کۆمپانیای تقریبان هەیە گەر زیاتریش نەبێت. 500 میلیارد دۆلار خەیاڵیە. بەڵێ زۆر باشە لەسەر ئەوەی کە ئیسرائیل دەڵێت لەم هێرشانەدا یعنی نیوەی موشکی یەدەکی ئێرانمان لە ناو بردووە و توانی ومانە 1500 موشک بەهۆی بردمانەکانمانەوە ڕابگرین لە دروستکردن کە ویستراوە ئیسرات بکرێت و تەواو بێت دروست بکرێت. باشە ئەم ژمارانش خەیاڵی نیوەی موشکی یەدەک بە دوو ڕۆژتۆ بە بۆمباران ڕابگریت و 1500 موشکیش ڕێگری لە بکەی کە ئینتاجی بکات. تۆ بە نسبەتی بڵێن ئەو شۆنانی کە موشکی لێ دروستەکرێت بەڵێ لە ناوەچێتن بە 200 فڕۆکە و جگە لە فڕۆکەکانی ئەمریکا و 500 موشکی تۆماهۆک کە لی بدەی لەم شۆنانە بدەی بەڵێ ڕایەگری تر ناتوانێت دروستی بکاتن لەم کاتەیە. لە کاتی شەڕا زۆر سەختە بێتن، هەر وڵاتی لە کاتی شەڕابێتن ئەبێ بە دیلی هەبێ سنوورێکی هەبێ ڕێگایەکی هەبێ کە بێنێتن وەربگرێتەوە لەو جۆرە موشەکانە. بەڵێ هەیە تۆ بەردەوام فڕۆکەت لە ئاسمان بێتن چیت هەیە تۆ مەنەسەت هەیە سیارەیە موشەکەکە هەڵەگرێت تێگریتن لە کاتی تێگرتنە ئەو فڕۆکانانەی لە ئاسمانە وەکو کراوڵار یانێ 22 ڕابتەر یەکسەر شوێنەکە ئەزانێ لەکوێیە یەکسەر بۆیە سوڕێتەوە پێشەوەی سیارەکە هەڵبێتن لێدا تەنها چی تەمێنێتن مەنەساتی ثابت ئەمریکا ناجوولێتەوە بڵین لە بن زەوی بێتن یان لە شوێنی کە بێ ئەوانەش بدۆزرێتەوە ئەو کاتە ئێران ناتوانێت ئەم موشەکانە بەو شێوازە تێبگرێتن کۆمەڵ تێبگرێتن 50-60 موشک بە یەکجار تێبگرێتن بەڵێ کاری لێ کاتەوەش. زۆر باش با بێمەوە سەر وڵاتانی خەلیج کە هەر لە دەستپێکی شەڕەکەەوە لە دوێنێ بەیانیەوە ئامانجێکی ئێران وڵاتانی خەلیج بوو بن کە سەربازەکانی ئەمریکا تەنانەت لە ئیمارات گەیشتە ناو شارەکانیش لە دووبەی لە چەند شوێنێک درا لە ئوتێر لە بینا لەوانە. ساڵەهای ساڵە وڵاتانی خەلیج بە بڕی جیاواز و بە بڕی زەبەلاحی دۆلار بە ملیارە دۆلار چەک دەکردن لە ئەمریکا. ئەی بۆ بەکاری نایانن و بۆ فریان ناکەوێ ئەمە چیە یعنی چی سڕێکە نازانن بەکاری بێرن یان خۆیان نانەوێ بەکاری بێن؟ نەخێر ئەوان چەکی باشان هەیە لە فڕۆکە لە هەلیکۆپتەر لە موشک لە هەموو جۆرێکی ینی سعودیە بەتەنیا سەگەر باز بکەین سەفەقەی یەکەم لە کاتی ویلایەتی ترامپ یەکەمە 440 میلیارد دۆلار چەکی کڕی و لە ئاخیرانە پار بڵین بای 3 میلیار و نیو بەس موشکی F-15 کڕی لە جۆری ئامران 120. ئەمە پەیوەندی بە ئەو ئەفسەری کە چەکەکە بەکاردێنێتن. یعنی سەون کە باسی تەشویشەکەم باسی حربی ئەلکترۆنیەکەم مەزانە وڵات نەیبێتن وەکو ئێران. بەڵام لەسەر چی ئەوەستێ؟ ئەمە پێڵەن تەشویشی ئەلکترۆنی المۆڤاد یعنی کە ڕوبەڕوویە بیتەوە تەشویشەکەی ئەدەیتەوە ئەوە داتێت تۆ ئەیدەیتەوە. کام ئەفسەر بتوانێت ئاڵەتەکەی باش بەکاربێنێ فڕۆکەکەی باش بەکاربێنێ موشەکەکەی باش بەکاربێنێ ئەو سەرکەوتن دێنێتن. پەیوەندی بە ئەفسەرەکەشەوە هەیە پەیوەندی بەو سەربازەوە هەیە. سە بگەڕیتەوە ناو خەلیج چەکیان هەیە بە زەلامیان نییە بەکاری بێنن. منەوە ڕێی خۆم شخصیە زەلامیان نییە کە بەکاری بێنن و بتوانن. چەند ڤیددیۆیەکم بینیوە لە شەڕی سعودیە و حوتیەکانە یعنی دەرکەوت کە سەربازی سعودی یان ئیماراتی یان قەتەری کە هەموو بەشدار بوون لە یەمەنە
توانای ئەوەیان نییە شەڕ بەرنەڕێەوە. وڵی شتێکی سەیرە بەلای منەوە، یعنی تۆ وڵاتێک بە موشک هێرشەکاتە سەر وڵاتەکەت لە ناو جەرگەی شارەکەت دەدا، لە ڕاقی ترین ئوتێل و بیناکانت دەدا. ئیتر ئەم فڕۆکانت بۆ چییە کە ملیارە دۆلارت پێداوە؟ یان با پرسیارەکە وا لێ بکەم بۆ داخلی شەڕەکە نابن هەر بەڕاستی ناوێرن. خەلیج هەمووی ناوێرە داخل شەڕ بێ بەرامبەر بە ئێران 180 کیلۆمەتر بینیانە ناوێرن داخلی شەر ببن. ئەمە یەک. دوو ئەم چەکانە کە ئیکڕی ئەمە هەر دۆناڵد ترامپ یعنی باشکرا ئەڵێ ئەمانە مانگان و منیان دۆشم، ینی ئەمانەیانە دەمێتن و باش شەزانێ ناتوانێتن ینی شەڕ و بەڕوویێران بێتن هەرچەندێ ئێستاکە ئەمریکا زۆر هەوڵەدا سعودیە و ئیمارات و قەتەر وانە بە کاکە بە کۆی گشتی ئەمانە وەکو باسم کە 900 فڕۆکەی جەنگیان هەیە، بەڵام کەسی ناوێرێ بێتە مەیدانی پێشەوە. دوایەوە هەمویان یەکنین. لەسەر تۆ سەیری سعودی و ئیمارات مەکە لەم کاتە پەیوەندی هەیە، خۆیان دوژمنی سەرەکی یەکن. لەبەرەوە مادام یەک نەبن کەسی ناوێرێ بڕاتە مەیدانی شەڕەوە. کاتێککە یەک قیادەیان بوو یەک سرکردیان بوو ئەو کاتە داخل شەڕە بن، بەڵام ئاها قەت داخل نابن ناتوانن. زۆر باشە. وەکو تا پرسیار ئەوەی کە لەم دوو ڕۆژەیە ینی خوێنتەوە تۆ شەڕی موشک و درۆن و ئەوانە بەردەوامی دەبێت بەم شێوەیە یا بازنەی شەڕ فراوانتر دەبێ و چەکی قورستر بەکارهێنرێتە. ئەو من وەکووتم وەکو مەزانەی خۆم کە باسم کردوتم بۆی هەیە دەڕۆژ و بوەستێتن بگەنە مفاوەزات و ئەوانە، بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن ئەم شەڕە بەردەوامە بێت و فراوانە بێتەوە. تایبەتی بڵێ مەضیقی هرمز و ئەوانە کار لە جیهان هەموو یەکاتن. شەڕەکە زۆر گەورە بێتەوە، زۆر فراوانە بێتەوە، ئەبێتە شەڕێکی ئیقلیمی. وەزیری دەرەوەی چین ئەمڕۆکە تەسریحیدا وتی ئەگەر ڕای نەگرن بەرەو جەنگی جیهانی سێمە ڕاتن. یەکەم زەرمەند لەمەیە چییە؟ چینە. ئەگەر هاتوو ئێران بە تەواتی ڕووخە، چین وەکو باسم کردووە تاکو 27 کە تایوان وەرەگرێ ئەبێت تایوان لە فکرکە تەوە کۆتایی پێات بیر لە تایوان نەکاتەوە. ئەمە کێشەکە ئەو هەیە گەورە ئەبێتەوە و فراوانە بێتەوە. باسی گەروی هوروزمان کرد. بەڵێ هەرم ێوارش کەشتیەک تایە تەقیرراوەتەوە، یعنی گرژەکان لە گەروی هورمزیش واقعی کە دەبێتە جددی و داخستنەکەشی دەبێتە جددی، ئەمەش کاریگەری دەبێت. دڵنیایەوە تۆ حیساب بکەتن بەرمیلی نەوت ئەگاتە چەند. ئیکۆنۆمی جیان کار لە هەموو جیانەکە، کار لە ئەمریکا خۆیەکە، کار لە ئەوروپاکە، کار لە ئاسیاکە، تایبەتی چین 185 نەوتی ئێران بەرەو ئەوە ڕاتن. تۆ حیساب بکە مەضی قرمز چەندێکە 50 کیلۆمەترە. ئەگەر باسی میلی دەریامان کە کردووە 12 میلی دەریا بڵین ئاوی هەرێمی خۆتە، هەر میلی دەریایەک وەکو هیزەوی نییە 1852 مەترە. کاکە دوای ئەوە تۆ لای ئیماراتەوە سێ جەزیرەت هەیە ئەوەش عسکەریەکی خۆتە تەمبل کوبرا تەمبل سوغرا و ئەبوو موسا. واتە تۆ هەمووی کۆنتڕۆڵەکەی کۆتایی پێدێتن. هیچ کەسە ئیتر ناتوانێت بە هەرمزا ڕەت ببێتن ئەگەر خەپاتیکە بەتەواتی. زۆر باشای ئەوەشی هەیە. بەڵێ سوپاست دەکەم کاکەقیت سەلامە سەد ڕاوێژکاری 964 بەکارباری سەربازی. سوپاس بۆ بینەری ئێوەش ئێمە بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی ئەم شەڕە چاوتان لەسەر 964 بێت. شەوێکی شاد.